بڕیارە کە هەژدەی 12 ساڵ هەڵبژاردنی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق بەڕێوە بچێت بۆ کوردەوەی کە گرنگە پرسی کەرکووک و ناوچە کوردستانیەکانە کەم جارە بەشداری هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق دەکەن بڕیار بوو کە 30 تەمووز کۆتاوادە بێت بۆ تۆمارکردنی هاوپەیمانەتی ویلایەنەکان بۆ بەشداریکردنی هەڵبژاردنەکان بەڵام کۆمیسیۆن تا شەشی ئەم مانگەی درێژ کردەوە واتە ئەمڕۆ کۆتاوادە دەبێت بەڵام کورد تا چەندە یەک دەنگە ئەو هاوپەیمانەتیانەی کە پێک هێنراون چەندە لە بەرژەوەندی دەنگی کوردە لە کەرکووک من زیاتر قسە دەکەم لەسەرم بابەتە بەڕێز دکتۆر محەممەد خورشید یاریدەدەری بەرپرسی مەکتەبی ڕێکخستنی کەرکووک گەرمیانی پارتی دموکراتی کوردستان لە هەولێرەوە لەگەڵما دکتۆر محەممەد ئەم کاتت باش ئەمڕۆ کۆتاوادەی کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق بۆ تۆمارکردنی لیست و هاوپەیمانەتیەکان ئەی بزانم کە لایەنە کوردستانیەکان تا ئێستا خۆیان یەکلایی کردوتەوە بە چەند لیست بەشداری دەکەن بە تایبەتی پارتی دموکراتی کوردستان بناوی خوای گەورە سڵاو بۆ ئێوە بۆ بینەرانی بەڕێز وەکو ئەگەدارن ئیمڕۆ دواوادەیە و ئێمەش وەکو دواوادە لەگەڵ لایەنە سیاسیەکان تقریبەن گەشتوێنێتە ئەنجام ئومێدەوارین بتوانین چەند حزبێکی سیاسی لەگەڵ ئێمە بەشدار بن لە ئینتخاباتی ئەم جارە ئەوەی لە کەرکووک هەیە و بەندە ئاگدارم تا ئێستا یەک هاوپەیمانەتی تر ڕاگەیەندراوە لە نێوان دوو حزب و ئەوکانی تر تا ئێستا لە کۆمیسیۆن تەجیل نەکراوە عەرەبەکان بە چەند لیستێک بەشدار بوونە تورکمانیش هەروەها و لیستی کوردیش هەروەها بێت تەسەوەری بەلانی کەمەوە 3 تا 4 لیستەکەین کە یا ئەحزابی سربەخۆش هەر کەس بۆ خۆی بەشدار بێت لە کەرکووک بەشداری انتخابات بکەن بەڵام بەنسبەت پارتیەوە سوپاس بۆخوا لەگەڵ چەند لایەنێک کەوتونێتە ڕێککەوتن گرفتێکی تەکنیکی هەیە تەسەوەرەکەم ئێمڕۆ بتوانین ئەویش چارەسەر بکەین و لە دواوادە با بڵێن ئێمەش خۆکو باشە دکتۆر محەممەد پارتی لەگەڵ کام لایەن قسەی کردووە ئەگەر خۆتان یەکلایی بکەنەوە لەگەڵ کی هاوپەیمانەتی پێک دەهێنن ئەمڕۆ ڕای دەگەێنن ئەو بابەتە پەیوەندە بە سەرجەم حزبەکانەوە کە کەی ڕایەگەێنین و کەی ڕای ناگەێنین ئێمەش ئەو ڕێزی هەموو لایەنە سیاسیەکان پێکەوە ئەگرین تەبەن حتمەن ڕایەگەێنین و ئیشەڵڵا نوێنەری ئێوەش پەیامنەرتان لەوێ ئەبێ و لەگەڵ هەموو حزبەکان پێکەوە قسەی لەسەرەکەین بەڵام بابەتەکە هێشتا من ڕانەسپێردراوم بۆ ئەوکە ناوی حزبەکان بێنم ئێمە لایەنە ئیسلامیەکانمان لەگەڵایە لایەنە قەومیەکانمان لەگەڵایە لایەنە چەپەکانمان لەگەڵایە و لە نەتەوەی تریش پارتی ترمان لەگەڵایە باشە پێشووتر کە قسەمان کرد هەفتەی ڕابردووە ئاماژەتان بەوە کرد کە پارتی ئامادەنیە لە کەرکووک لەگەڵ یەکێتی نیشتمانی لە یەک لیستا بەشدار بێت یەکێتی پێشووتر لەگەڵ حزبی شیوعی خۆی یەکلایی کردوتەوە هەر لەسەر هەمان بۆچوونن بۆ دروستکردنی هاوپەیمانی بابەتی ئێمە و ئەوانەی بەرپرسن لە مەسەلەی خیانەتی 16 ئۆکتۆبەر پێشتریش هەر بە کەناڵی بەڕێزی ئێوەمان وتبوو کە ئێمە ناتوانین لەگەڵ ئەوان لەم مەرحەلەیە لە یەک لیست بین و پێیان بڵێن ئەفەڵڵاو ئەمە سەلە فەرچێکتان کرد پارتی لەم مەرحەلەیە پێی باش نەبووە لەگەڵ یەکێتی نیشتیمانی لە کەرکووک لە یەک لیست بێ هیچ پەیوەندێکیش لە نێوان هەردوولا بۆ ئەو بابەتە نەبووە کە هەرچەندە لە دەرگای میدیا هەندێک شتە بیستین بەڵام ئەم بابەتە لە لای هیچ لایەنێکی سیاسی تریشەوە وەکو یەکێتی بەرامبەر بە پارتی نەوروژێنراوە بۆی کە ئەم بابەتە تەنها لە لای ئێمەوە نەبێت ئێمە لەگەڵ یەکێتی لە کەرکووک لە یەک لیست نابین بەڵێ دکتۆر محەممەد ئێستا بارودۆخی کەرکووک گونجاوە بۆی کە لە هەژدەی 12 هەڵبژاردن بەڕێوە بچێت لایەنە کوردیەکان گەشتبینن بەوەی کە بتوانن دەنگی کورد لە کەرکووک ئەم جارە دەنگی ڕاستەقینەی خەڵکی ڕەسەنی ناوچەکە بێت وەکو پارتی چۆن لەم بابەتە دەڕوان و چۆن ئامادەکاریتان کردووە ئەوەندەی من ئەگەدار بم خەڵکی عێراق گەشتبین نییە بە ئینتخاباتی هەژدەی 12 و ئەم بەیانەش من چێکی خەبەرەکانم کردەوە هەموو لایەک پێیان وایە ئەم ئینتخاباتە تەعجیل ئەکرێ وەکو هەموو ئینتخاباتەکانی تر کە لە عێراق کرا و بڕاوە بوو تەعجیل ئەکرێ دوای بە نیوە چڕی لە وادەیەکە ئەکرا ڕایەک هەیە لە سەرتاسەری عێراق و تایبەت لە نێو ماڵی شیعی کە ئەم ئینتخاباتە تەعجیل بکرێ ئێمەش تەرەقوب بکەین و سەرێکەین چاودێری ئەو بابەتە ئەکەین بەڵام بەنسبەت ئێمە لە پارتی دموکراتی کوردستان هەموو ئامادەکاریەکانی خۆمان ئەکەین وە کردومانە ئەوەشی کە لە ئایندای پێویستە بە پێی ئەو جەدوەلی زەمەنی کە جێبەجێ بکرێت جێبەجێ یەکەین ئەگەر ئینتخابات لە هەژدەی 12 کرا بۆی بەشدار بین و گرفتێک نێتە پێش باشە هۆکارەکەی چێولایەنە ئایندەی ئەم هەڵبژاردنانە ینی بەڵێ بۆ ئەیانەوێت پێتان وایە کە ئایندەی ئەم هەڵبژاردنانە گەشتبینین یا گەشتبین نین بەڵێ
بابەت زۆرە لەسەر ئەوەی کە ئەیانەوێ ئەو هەڵبژاردنانە دوا بخەن. یەک لایەنێکی بابرین ئیتار پێی وایەکە، لایەنێکی تر غێری ئیتار مسەیترە بەسەر کۆمیسیۆن، مسەیترە بەسەر جنگەکانی حکوومەت لە خوارەوە و ئەمە کاریگەری قورسی ئەبێ. پێیان وایە جۆرێک لە دەستکاری پۆستەکان بکەن، جۆرێک دەستکاری لە بابەتەکان بکەن، ئەو فشارانێک کە لە سەریانە لە مەسەلەی دۆلار، لە مەسەلەی ئەمنیەت، لە مەسەلەی پرۆژەی پەرەپێدانی عێراق، ئەمانە ینی چارەسەر بکرێن ئەو کاتە بچنە ناو ئینتیخاباتەوە، چکەوە ئەزانن لە ئینتیخاباتی دەی 2021 ئەم لایەنی کە ئێستا پێکەنەری حکوومەتە لە شیعەکان، لایەنی دەنگی دووەمی شیعەکان بوو، دوایەوەی کە سەدرەکان پاشەکشیان کردووە ئەمان هاتوونەتە پێشەوە. وان تا ئێستا ئەو ترسە هەیە کە جارێکی تر ئەتوانن دەنگەکانی خۆیان زیاد بکەن یا زیاد نەکەن، ینی ئەو ترسە لەلایەن هەیە. بۆیە ئەنجومەنی پارێزگاکان ئەبێتە دەسەڵاتی خۆجێتی لە نێو پارێزگاکان. ئەگەرەوانە ئەو دەسەڵاتی خۆجێتی نێو پارێزگاکان لە دەستی خۆیان بدەن، حتمما گرفتی گەورەیان بۆ دروستە بێ. بۆیە ئەو بۆچوونانە هەیە و ئەو مناقشاتی جددیش لەسەر ئەمە هەیە، چەند ئەتوانن ئەمە بکەن. بەڵام ئێمە بەنسبەت خۆمان وەکو پارتی دیموکراتی کوردستان خۆمان ئامادە ئەکەین لەگەڵ ئەو لایەنە سیاسی بەڕێزانەی کە لەگەڵ ئێمن خۆمان ئامادە ئەکەین بۆ ئەگەر انتخابات لە 12 کرا ئینشاءالله بتوانین ژمارەی کورسیەکانی کورد لە کەرکووک زیاد بکەین و ئەو استحقاقاتانی کە بەر کوردستانیانەکەوێت لە کەرکووک ئێمە هاوکار بین بۆی کە بارودۆخی کەرکووک ئاسایی بکرێتەوە و ئەو پۆستە استحقاقانەش بەرکورد بکرێت. بەڵێ دکتۆر محەممەد ترسی و لایەنانێک ئێستا بەڕێزت هاماژت پێکرد لە بەڕێوەچوونی هەڵبژاردن لە وادەی خۆیدا بۆ چیەگەڕێتەوە گۆڕینی دەسەڵات ئەو دەسەڵاتە سەپێنراوی کە ئێستا لە کەرکووک هەیە و پۆستە ئیداریەکان ئایا ئەمە چەندە لە بەرژەوەندی کورد دەدات و ئەمە تا چەندە بۆ دەنگی کورد مەترسیە ئەگەر بەم شێوازە مامەڵە لەگەڵ کاتی هەڵبژاردن و بەڕێوەچوونی سەربەخۆی هەڵبژاردنەکان لە کەرکووک ببێت. من باسی مەترسیەکانم کرد کە ئەو لایەنە سیاسانی مەترسیان هەیە لە پارێزگای کەرکووکیش بەدەر نییە لەو حاڵەتە گشتەکەی عێراق، چونکە ئێستا فشارێکی یەکجار زۆر لەسەر کورد هەیە لە کەرکووک، ئێمە هەمومان ئەمە ئەزانین و ئەو ڕێکارانەشی کە لە کۆمیسیۆن جێبەجێکرێ بەڕاستی زەختەکانی زیاتر کردووە. بۆ نمونە ئەو خانەوادانەی کە کەرکووکین کە ناوی دایک و باوکیان لە کەرکووکە بەڵام ناوی منداڵەکان لە پارێزگاکانی تر دەرچووە، ینی ئەمە حاڵەتێکی یەکجار زۆر ئێمە ڕستمان کردو، ئێستا زۆر بە جدی خەریکەوەین. ئەوە نیشانی ئەومانەدا کە ترسێک هەیە لەوەی کە ئەگەر بۆ نمونە انتخاباتی 2014 2018 2021 2010 ینی ئەو چەند انتخاباتی پێشوو وەرگرین دایمەن ڕێژەی کورسەکانی کورد لە ڕێژەی هەردوو نەتەوەکەی تر پێکەوە زیاتر بووە. ئەم ترسە هەیە لەلایەن خەڵکانێک بۆی کە ئەم جارش کورد دەنگ بێنێتەوە لە پارێزگای کەرکووک و پۆستی پارێزگا پۆستەکانی تر وەرگێتەوە، هەرچەندە بەداخەوە ینی ئەو حاڵەتی یاساکە و ئەوانش هەیە ئومێدمانە کردوانە بێ. بەڵێ لە کۆتایشتا ئەگەر بپرسم ئاماژەتان بەوە کرد کە کورد لەوانەیە بە چەند لیستێک بەشدار بێت، ئەم چەند لیستە توانن دەنگی ڕاستەقینەی کورد لە کەرکووک بەدەست بێنەوە کورسیانەی کە بۆ نمونە پارتی دیموکراتی کوردستان چاوی لێتی لە کەرکووک بەدەستی بێنێت، ئەمە لە بەرژەوەندی کوردایە بەو شێوازە بەشداریکردنە؟ ئێمە تەمەنامانە کرد کورد بیتوانی باە لە دوو لیستی بەهێز بەشداری بکردایە، بەڵام بەداخەوە هەندێک لایەنی سیاسی ئەویان نەویست و مەرجیان دانابوو لە بەرەوەی کە هەموو لایەنەکان پێکەوە بین، هەموو لایەنەکانیش نەکرا پێکەوە بن. لایەنی سیاسی هەبوو ئامادە نەبوو لە هیچ لیستێک بەشدار بێ، لایەنی سیاسی هەبوو ئامادە نەبوو لەگەڵ لایەکی تر بەشدار بێ. ینی ئەم حاڵەتە هاتە پێشەوە. ئێستا ئەگەر کورد لە دوو لیستی بەهێز بواە وەکو ئێمە پێشنیارمان کرد یا سێ لیستی گەورە بواە وەکو ئێمە پێشنیارمان کرد بۆ هەموو لایەنە سیاسیەکان، مادام نەئەکرا یەک لیستی بێ تەسەوورمانە کرد وەزعەکە باشتر بێ. بەڵام ئێستا کە مثلەن ئەوەی کە لە بەرچاومان ڕوونە حزبی سیاسی هەیە مەسەن 400 دەنگی هەیە 500 دەنگی هەیە، ئەڵێ من بەسەر بەخۆدا بەزم. حزبی سیاسی هەیە کەمتر لە 1000 دەنگی هەیە، ئەڵێ من بەسەر بەخۆدا بەزم. حتمما ئەو 1500 دەنگە بەشی خۆی کاریگەری ئەکا، بەڵام تەسەوور ناکەین کاریگەریەکە ئەوەندە گەورە بێ کە ژمارەی کورسیەکانی کورد بێنێتە خوارەوە، چونکە گەرەوە لە بیرتان بێ لە هەڵبژاردننی دەی 2021 بە سێ لایەنی کوردی پارتی و یەکێتی و نەوەی نوێ و لەگەڵ مستەقلێک تواندرا ینی نیوەی کورسیەکانی مەجلیسی نوابی عێراقی بەدەست بێن. ئەگەر ئەم حاڵەتە جارش دووبارە بێتەوە لە قازانجی کوردە بێ، ینی تەسەوور ناکەین زەرەرەکە بۆ ئەندازە گەورە بێ کە لە سوشیال میدیا
نیشانە درێ. زۆر باشە، زۆر سپاس بەڕێز دکتۆر محەممەد خورشید یاریدەدەری بەرپرسی مەکتەبی ڕێکخستنی کەرک و گەرمیانی پارتی لا هەولێرەوە لەگەڵ کوردستان 24 بووی.